دیارە ئێمە بە بەردەوامی حزبە کوردستانیەکان لە شاری کەرکووک بۆ هەر ئەگەرێک یان بە بەردەوامی ئەم جۆرە کۆبنەوانە هەبوو تا ڕادەیەکیش هەوڵمانداوە ئەو کێشانەی کە هەیە یان ئەو وەزع سیاسی هەیە لە هەرێمی کوردستان زۆر نەگوازرێتەوە بۆ کەرکووک بە خۆشحاڵیەوە من ناڕێم هەر کێشە نییە بە خۆشحاڵیەوە تا ڕادەیەکی باش لەسەر مەسەلە نەتەوەیەکان لەسەر مەسلەی کەرکووک کۆدەنجیەکمان هەبووە و هەمومان و بە ماگانش بە دەوری پەیوەندەکان ئەم جۆرە کۆبنەوانەی کردووە ئەمڕۆ بابەتێکی گرنگ بوو کە دەبایە هەمومان کۆبنەوەیکی لەسەر ئەنجام دێن ئەویش هەموو لایەکەزان ئێستا لە پەرلەمانی عێراق قانونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە عێراق لە پەرلەمانی عێراقدا هەیە یارە ئێمە پێشتریش لەگەرەوەدا بووینە کە هەڵبژاردننی بێمەرج هەڵبژاردن کەرکووچیش بێبەش نەکرێت لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان و بەداخەوە چەندین دەورە بە شێوازی جۆرا و جۆر بە بیان و هەڵبژاردنەکانیان دواخست بوو و ئێستاش پرۆژەیە کە بوو لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆ نوێنە پەرلەمانی عێراق بەدنیایەوە ئێمە ڕخنە و تێبینیمان هەبوو لەسەرەوە و باسی تایبەتمەندی کەرکووک کراوە ئێمە تاکیدمان لەسەرەوە کردوێتەوە ئەگەرم تایبەتمەندیانە لە مووسڵ هەیە لە سەلاحەدین هەیە لە دیالەش هەیە بەڵام ڕقمی ئەوەی وەفدی عەرەبی و تورکمانی نوابەکانیان داوای گفتوگویان کردێ بۆی بگەینە سیغەیەک دانیشتن کراوە دانیشتنی دیکە شەکرێ بە دڵنیاییەوە ئێمە ئەوەی لە بەرژەوەندی کەرکووک بێ و مرونەتی تیا بێ بۆ هەڵبژاردن بەڵێ ئامادەینە بەڵام هەندێک شتیش لەسەرمان فەرز بکرێ قبوڵی ناکەین خۆی ئەمە کەرکووک غەدرێکە لە خەڵکی کەرکووک و بۆ مەرامێک نانەوێ هەڵبژاردن لە ئەنجومەنی پارێزگاکان بکرێت هیوادارین بگەینە سیغەیەک کە لەگەر برا عەرەبەکان لەگە تورکمانەکان بۆ ئەوی بتوانین نوێنەرەکانی ئێمە لە پەرلەمان نوێنەرەکانی ئەوان بۆ ئەوی ئالێتێک بێت لەوێ دەنجی لەسەر بدرێ و هەمووی لەسەری کۆک بیت